بەڕێزانن دامانی پەرلەمان ئێستش دەست بە بەرنامەی کارەکە پاش ناردنی پرۆژە بڕیاری دامەزراندنی فەرمانبەرانی گرێبەست بۆ حکوومەت و وەرگرتنەوەی وەڵامی ئەرێنی پەرلەمانی کوردستان خوێندنەوەی یەکەمی بۆ پرۆژە بڕیارەکە کرد بەڵام ئەنجومەنی وەزیران جارێکی تر داوا دەکات پرۆژەکان ئاراستە بکرێتەوە بەشێک لە پەرلەمانتارانیش پێیان وایە پەرلەمان نابێت ئەو کارە بکات چونکە نایاساییە. عەبدولستار مەجید سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامیش ڕای دەگەنێت حکومەت لە جێبەجێکردنی بڕیارەکە پەشیمان بووەتەوە بۆیە دەیەوێت بەربەز لە بەردەم ئەو پرسە دروست بکات. هەر پرۆژە یاسایەک کە بهێنرێت دوای کە ڕێکارە یاسایەکانی خۆی بڕی و پرسوڕاوێژی بە حکوومەتیش کرابوو و ڕەزامەندیشان دەربڕی بوو دووبارە بۆ پەرلەمان و بۆ سەرۆکاتی پەرلەمانی ئەمەند بجێڕنەوە یا تاخیری کەن بەڵکو دەبێت دەست بەجێ ئاراستەی لیژنە تایبەتمەندەکان بکرێ و لە ماوەی یاسایی خۆی راپۆرتی لیژنە یاسایی ئامادە بکرێ بۆ ئەوەی خوێندنەوەی دومی بۆ بکرێ و دوای دواتر دەنگدانی لەسەر بکرێ بۆی ئێمە بەڕاستی دژی ئەمە بووین و بەداخەوە کە زۆربەی لە پەرلەمانتارەکانیش کە نوقتەنی زامیان گرت بەڕێز سەرۆکی پەرلەمان ڕێگەی پێ نەدەن کە ئەمەش دیسانەکە مامەڵەیەکی نایاساییە دوو حاڵەتە یا ئەوەتە ئەندازەیەک پەشیمان بووتەوە یا ئەوەتە دەیانێت بیکەن بۆ دەستکەوتێک بۆ حکومەت نەک بۆ پەرلەمانی کوردستان. 29,886 فەرمانبەری گرێبەست لە دامەزراوەکانی هەرێمی کوردستان داهەنا ماوەیەکی زۆر ئەو فەرمانبەرانە داوای دامەزراندنی هەمیشەیی دەکەن بەڵام حکومەت وەڵامیان ناداتەوە ئەمەش وای کردووە داهاتووی ئەو فەرمانبەرانە دیار نەبێت کە بەشێکیان نزیکەی 10 ساڵە خزمەت دەکەن. پرۆژەم ڕۆخێنەوەی یەکەمی بۆ کرا کە دەرێ فەرمانبەرانی گرێبەست ئەمە هەموو فەرمانبەران بە مامۆستاش و بە هەر چین و توێژێکەوە دەگرێتەوە. ئەمە پرۆژەیە پێشکەش کراوە وەڕای حکوومەتیش وەرگیراوە بۆ ئەوی کە بەڕاستی خۆی لە دنیاشدا 3 سال 4 سال کە خزمەتت کرد هیچ مەشاکلی نەبوو حەقا بەڕسمی بکرێت. ئەم پرۆژەیە کە پێشکەش کراوە بۆ ئەمەیە کە ئەوانەی کە زیاتر لە 3 سال و 4 و 5 چاوەڕێ دەکەن ئەمانە بکرێن بەڕسمی من پێم وایە ژمارەیەکی زۆرە بەشێکی حکوومەت بڕیارەکەی لێدا و بە ئەو بەشەی تریش ئاساییەکە بتواندرێ بە پرۆژە بڕیارێکی لەم بابەتەیە بۆیان جێبەجێ بکەن. بەپێی بەرنامەی کاری دانیشتنی پەرلەمانی کوردستان لە کۆبنەوەکەدا جگە لە خوێندنەوە یەکەم بۆ پێشنیازی بڕیاری دامەزراندنی فەرمانبەرانی گرێبەست پێشنیازی یاسای پاراستنی بەرهەمە خۆماڵیەکان و یاسای بەرەنگاربوونەوەی بە قاچاقبردنی نەوت و بیمەی کوشتتوکاڵی خوێندنەوەی یەکەمیان بۆ کرا دانان و ئاڵگۆڕکردنی ژمارەیەک پەرلەمانتار لە لێژنە هەمیشەیەکانی پەرلەمان تەوەرێکی تری دانیشتنەکە بوو. وەلی سەلیم کەناڵی ئاسمانی پێیام هەولێر.